ئەستێرە بەرزەکان ئەدرەوشێنەوە بە شەو، وەک من بەداخەوەن، نەسرەوتیان هەیە نەخەو. چەند ساڵە ئاشنایی شەوی بێداری یەکترین، وەک سەرسەرین شەوێ سەرێ ناکەینە سەرسەری. من خوار و ژوور لە دەستوەکەی بێوڵەت ئەوان، وەک خێڵی خوار و ژوورکەری کورد وێڵی ئاسمان. شەو نمی ئەوانە چیمە ناوە خواتەوە، ڕۆژ هەڵمی ئاوی چاوی منە سەریە خاتەوە. دێشەوبەری بەیان بوو دەگریان بەسەر منە، منیان کە سازە بینی لە ناو دۆست و دوشمنە. دڵسۆزی وام نەدی بوو کە بۆم بگری وەک خەشیم، فەرمێسکەکەی ئەوان بوو بە ئاوەنگی تێگەیم. بام ڕاست پار بڵێ کە خەفەت بۆ جەخۆنەوە، وەک ئێمە نین نزیکتری لای بارەگای خوددان. ڕاستپێریان نووسی بوو بە شەونم لەسەر گیا، تا ئاسمان پڕیشکی بەدی ئێوە هەڵپژە. ڕاستپێریان نووسی بوو بە شەونم لەسەر گیا، تا ئاسمان پریشکی بەدی ئێوە هەڵپژە. هاوکاری کوردەکانی سەر و گەیی ئاسمان، بەو دووکەڵی هەناسەیە ئاو دێ لە چاومان. سڵاوتان لێبێ، لەگەڵتان دەبین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی شیعری. شیعر یەکێکە لە ژانرە نەرمونیانەکانی بواری ئەدەبی. لەم بەرنامەیەدا بەری ڕەنجین و سەران ئەبێتە سەرچاوی گفتوگۆکانمان. ئەمڕۆ قسە دەکەین لەسەر شاعیرێکی ڕەسەن کە ئەویش پیرەمێردە. لە ئەدەبیاتە بە حاجی تۆفیقی سلێمانی ناسراوە، بە هەریەک لە ناوەکانی سلێمانی تۆفیق ساتە کە ئەمیش کوورکراوی یەکەمیانە پیرە کورد بابەتی بڵاو کردوتەوە. باڵێ ئازیزانم، بە میوانداری هەرێک لە بەڕێزان، بەڕێز سەدیق ساڵح ئەندامی ئەنجومەنی بنکەیژیم کە ئەم شەو لەگەڵ ئێمەدا بێ بۆ گفتوگۆکردن لەسەر لایەنەکانی ژیانی شاعیری نەمر پیرەمێرد. هەروەها بە هاوکاری هونەرماند ڕزگار ئەمین ئەم بەرنامەی پێشکەشەکرێ. لەگەڵ بەسپاسمان بۆ مۆزیکژان تانگۆ ئازاد بە ئەمریکەمانچە لەگەڵمان دەبێت. بەخێر بێ مامۆستا. بە خێراتنی ئێوەشەکەم. سارەتای پرسیارم ئاراسەی هونەرمەند بەڕێز ڕزگار ئەمینەکەم بزانم بۆ قەلەندەرخانە. بیرکردنەوە لە ناونانی ئەم بەرنامەیە بە قەلەندەرخانە لە ئەو هەوڵەیە کە پیرەمێردی شاعیر بۆ یەکەم جار لە ماڵەکەی خۆیان شێوازێ لە ئیشکردنی ئەدەبی دروست کرد. زستانان لە ژوورەکەی هاوینان لە ژێر کەپریمێ و حەوشەکانە کە شاعیران کۆبوونەوە لێ و ئەوی شعری تازەی نووسی بوو مناقشەیانە کرد بۆ یەکیانە خوێنەوە کە یەکەم هەوڵی جددیە کە وەک ئەنجومەنێکی ئەدەبی یا فەزایەکی گشتی بۆ خوێندنەوەی شعر و ئەدەب ئەو شوێنەی ناونا قەلەندەرخانە. ئێسەر بیرکردنەوە لە ناونانیان بەرنامەیە بە قەلەندەرخانە کە بەرنامەکان هەرجارە و لەسەر شاعیرەکە بۆ ئەوەیە ئەو ناوە پیرۆزە کە شاعرێکی وەک پیرەمێرد بیرمەندێکی وەک پیرەمێرد کە لە زۆر بوارە لەم بەرنامەیە قسەی لەسەرەکەین جێدەستیە بووە قەلەندەرخانەکەشی پارێزینەوە هەموو حەڵقەیەک کە ئێمە ئەیکەین ئەگەر لەسەر شاعرێک کەش بێ بۆن و بەرامی پیرەمێرد لەو بەرنامەیە بمێنێتەوە. باڵێ عزیزانم، لێرەدا داخل بەنێو پرسیارەکانی بەرنامەکەمانە بین کە کۆی ئەم پرسیارانە لە ژیاننامەی پیرەمێردەوە وەرمانگرتووە. لە ساڵی 1924 پیاەکی پیر ئەبینین بە قاتێکەوە سەر و 50 ساڵ عمری ستارەیەکی بەسەرەوەیە هەموو گیانی تۆزی غەریبی پێوە دیارە لە وێزگەی شەمەندەفەرێکا لە ئەستەمبوڵ وەستاوە بگەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی کە سواری شەمەندەفەرەکە بێ شیعرێکە نووسێ ئەڵێت ترەنگ جوڵایەوە واکەوتە ڕێ باوەڕ بە خۆم ناکەم خەوە یاخود خەیاڵە یا ڕاستە ئەم حاڵەتی فەڕەح ناکەم هەوای تەختی سلێمانی هەیە یادی ترەن بابێت بڵێ بابێ لە شەهبابێ لە فەیحابێ لە زەورابێ بە چاوما ئەگەر تۆزێ لە تۆزی بای سلێمانی کە نووری توور تۆزێ ناهێنێ سورمەی سلێمانی. ئەم پیاوە کە ئەوێ بگەڕێتەوە بۆ سلێمانی لەو وێزگەی وەستاوە لە ئەستەمبوڵەوە کە ئەوێ بە حەڵە با تێپەڕێ بێتە شام دیمەشق لە دیمەشقەوە بێتە بەغا ئەم پیاوە کێیە؟ یار هەوای
ئەو پیاوە حاجی تۆفیقی پیرەمێردە کە جێگای باسی ئێمەیە. پیرەمێرد ئەتوانین بڵێن سێ قۆناغ لە ژیانیا هەیە. قۆناغی یەکەمی پێش سەفەرەتی بۆ ئەستەمبول کە لێرە خێزانی هەبووە، وەزیفەی هەبووە، بەڵام بە حکمی زمانزانی و شارەزایی و لێهاتووی خۆی کارێکی کردووە کە زۆر پیاوە ناودارەکانی ئەو زەمانە بیناسن و لە نزیکەوە ڕێزی لێ بگرن و پرس و ڕاوێژی پێ بکەن. لەوانە بۆن بوونە زۆر نزیکی محموود پاشای زاف بووە. هەرم زمانزانین و شارەزایی پیرەمێردە کارێکەکە کە لە شێخ سەعیدی حەفید لە دووەم سەفەریا بۆ ئەستەمبول بۆ لای سوڵتان عەبدولحەمید پیرەمێردش یەکێک بێ لە ئەندامانی وەفدەکەی و ئیتر لێرەوە قۆناغی دووەمی ژیانی پیرەمێرد دەست پێکا کە جێگیربوونیەتی لە ئەستەمبوڵە و لەوێش ڕاستیەکەی دەرگایەکی لێکرێتەوە بە حکمی شارەزایی و زیرەکی خۆی ئەتوانێت ئەو سەردەما مەکتەبی حقوق تەواو بکە و بێوە پارێزەر و پاشان کۆمەڵی وەزیفەی وەکو قایمقامەتی و دوجار متەسەرفێتی واتە پارێزگاری لە دەوڵەتی عوسمانیا ببینێ و ئیتر لە بەهاتنە سەرکاری کەمالیەکان ڕاستی تر مەسەلەی کورد لە باکوور پێچرایەوە و ئەو کەمە ئازادیەی کە هەبوو نەما و ئیتر زۆری منەوەران و چالاکانی سیاسی کورد ناچار بوون تورکیا بەجێ بێڵن بەشێکیان پەڕیوەی سووریا و شام بوون و ئەوانیشی کە خەڵکی کوردستانی باشوور بوون گەڕان و ئێرە و لێرە و چالاشیان بینی. بیرشمان نەچێ پیرەمێرد لەوێ شخصیەتێکی دیار بووە تێکەڵی زۆر لە بنەماڵە ناسراوەکانی کوردووە زەمانە و تێکەڵی ناوەندە ڕۆشنبیری و کولتوریەکەی و زمانەی ئەستەمبوڵیش بووە وەکو خۆشی باسیە کاکە و بە نیوە خوێندەواریەکەوە کوردستانی بەجێش بەڵام بە زانست و معریفەتێکی گەورەوە گەڕایەوە بۆ کوردستان. ئەو سەردەما ئەتوانین بڵێن کوردەواری لە قات و قڕیەکی ڕۆشنبیری سەختە ژیاوە. هیچ دەستگایەکی ڕۆشنبیری و کولتوری لە کوردستانە نەبووە. نووسەران و ڕۆشنبیرانی هیچ دەرەتانێکیان نەبووە بۆ بڵاوکردنەوەی نووسین و شیعرەکانیان. لە ڕێگای ڕۆژنامەی ژیان سەرەتاوە دواتریش ڕۆژنامەی ژین توانیوێتی پەیامە ڕۆشنبیریەکەی خۆی بگەێنێ تەماشاکردنێکی هەموو ژمارەکانی ڕۆژنامەی ژیان و ژین ئەوەی کە پیرەمێرد خۆی کاری تیا کردووە بەڵگەی ئەوەیە کە پیرەمێرد ڕاستی ڕۆژنامە نووسێکی زۆر سەرکەوتوو بووە و ئەتوانین بڵین پانتایی ئەو لاپەڕانەی ڕۆژنامەکە کە بەوتار و نووسینەکانی پیرەمێرد پڕکراونەتەوە توانین بڵین لە سەدانەوەدی لاپەڕەکانی ڕۆژنامەکەیە کە پیرەمێرد دەگەڕێتەوە ئەڵێ من هیچ فەرمانێکی وەز حکومی وەرنەگرت کە شیایی زۆر منسەبی باشیش بووم بەڵام بیرم لێ کردەوە کە بە ڕۆژنامە و زانست دەست پێ بکەم بۆ وریاکردنەوەی میلەتەکەم و بۆ ئیزافەکردنی باری ڕۆشنبیری شارەکە چۆن دەسی پێ کرد. پیرەمێرد وەختی گەڕێتەوە ئەبینێ کوردەواریەکە ئێستا تاو کاتە سیستمی خێڵاتی باڵادەستەتیایە بیرەوە کاتەوە کە هەندێ بۆنە و مناسەبەتی مێژووی کۆنی کوردەواری زیندوو بکاتەوە کە بێ بەمایی کۆکردنەوەی هەموو چین و توێژە جاجیەکانی کوردەواری بە جیاوازی بیر و بۆ چوونیانەوە. ئەمەڕۆز قسەژەکە هەر لە مناڵیەوە ئەو کێشەی بوو لە حجریا کە لای من مەلا حسێنە گۆجە خوێنێتی داوای نەورۆزانی لێکردون هەر لێەوە لە خیاڵەتی تا ئەچێتەوە ئەو ئەشگەڕێتەوە. پیرەمێرد دەیەوێ ئەم یادە زیندوو بکاتەوە. ئەم یادە ڕاستیەکەی سەروەریەکەی بۆ پیرەمێرد دەگەڕێتەوە. پیرەمێرد لەم ڕێیە تووشی زۆر ناڕەحەتی و ڕێگر بووە بەڵام پیرەمێرد بە لێزانی و شارەزایی خۆی بەڕاستی کارێکی کردووە کە ئەم جەژنەی کردووە بە جەژنێکی نەتەوەیی. ڕێگریەکان لە بەردەمیان زۆر بوون لەوانە بەشێک لە مەلاکانی ئەو سەردەما ناڕەزایەتیان بەرامبەر بە پیرەمێرد دەربڕیوە چکە لەو ڕۆژەیە پیرەمێرد ئاگری کردوێتەوە و ئەوەیان بەوە داناوە کە پیرەمێرد ئاگرپەرستە و ئەمە زیندووکردنەوەی ئاینی کۆنی زەردەشتیە کە سەردەمانێک لە کورداواریە ئاینی باوی خەڵک بووە. بەڵام ئەویش بەوە وەڵامی داونەتەوە کە ئەو ئاگرێک خۆی بەدەستی خۆی بیکاتەوە بیکوژێنێتەوە هیچ ئەو مەجبوریەوە نییە ئەو ئاگرە بپەرستێ.
بەجزانیایە گۆڕە سەرنجامی ژینی تۆ ئارەزەیە لە ژێرگڵە قەد و بالای سیمینی تۆ نامێنێ خاڵ و میل و دەم و پێکەنینی تۆ دڵت نەدەشکاندم بتزانیایە جامەیەکی چاو لە بەرەکەی تەڵقینی کوێراتانە لە جێی دەنگی ئایونەی لەو جێگەیە تەنگوتارە بە تەنهایی هەڵدەکەی لە خۆت نەدەتاراندم بتزانیایە جوانی گوزەرگاهی پیریە مەرگیش کت و پڕێکە دەوا ناپەزێریە دوای ئەوی بە جوان ئەبڕێ دەستگیریە جوانیت پێدەنواندم بتزانیایە دەست لە ملانی کاتی بەیانیان چەند خۆشە تا لە گۆڕە خزێ مەستی تێک خزان چاری بە بەزمی وایە خەمی گەردەشی سەمان دڵت نەدەشکاندم ساڵی 1932 کە پیرەمێرد بە یەکجاری سەرپەرشتیاری ڕۆژنامەی ژیانی وەرگرت کە دوای مردن و کۆچی دوای حسێن نازم کە تاوکات و خاوەن امتیاز ئیدارەی بوو هەتا 15/6/1950 کە دوا ژماری ڕۆژنامەی ژین دەرچوو پیرەمێرد ئیشی ڕۆژنامەوانی حەقیقی لەو ساڵانەیە بوو لە سلێمانی کە توانی 1015 ژمارە چاپ بکات ئەتوانین بڵێن پەلی هاویشۆ بۆ هەموو لایەنەکانی ژیان ئیتر هەر لە تەندروستیەوە بیگرە بۆ کوشت و کاڵ و پیشەسازی و باری کۆمەڵایەتی و ژن و مناڵ و لاوان و بابەتی جیاجیا ئەمانە پیرەمێرد وتاری لەسەر نووسین و سەرنج و تێگەیشتنی خۆی لەم مەسەلانە خستووەتە ڕوو و پێم وایە بۆ کاتی خۆی زۆر کاریگەر بوو لە هەمان کاتە ئەگەرچی ڕۆژنامەکەی بۆ خۆی ڕۆژنامەیەکی ڕۆشنبیری گشتی بۆ بەڵام پیرەمێرد زۆر جار بە لێزانی و لێهاتووی خۆی دەمی بردووە بۆ بابەتە سیاسیەکانیش زۆر جار باسی زۆر بابەتی سیاسی کردو بەڵام زۆر بە ژیرانە و بە حەشیمانە سەرنج و بیرڕای خۆی دەربڕیوە و پێم وایە بۆ زمانی خۆی ئەم بۆ چوونانەی ئەو ئەگەرچی خەڵکانێک هەبوون پیان قبول نەبووە وا هەبووە مەسەلەن وتویانە بڕوخێ پیرەمێرد پیاوی ئینگلیزە بەڵام پیرەمێرد کۆڵی نەداوە توانیوێتی دۆست و لایەنگری زۆر بۆ خۆی دروستکە لە ڕێگای ڕۆژنامەکەیەوە ئەگەر چێم ڕۆژنامەیە سەرەتایی بەلەدیە بوو دواتر ئیمتیازەکەی وەرگرت بۆ خۆی دوای مردنیشی ئیمتیازەکەی بۆ ڕەحمەخانی کچی مایەوە و تەنانەت لەسەری نووسراوە وەرەسەی پیرەمێرد کە پێم وایە ئەوە یەکەم جارە لە ڕۆژنامەی کوردیە کە ژنێک بێ بەخەوە ئەو پێشتازان خانتۆڵێکی ئەو وەختی پیرەمێرد ئەم تێڕوانین و باوەڕی بە ژنان هەبووە کاریگەری ژنان بۆ کۆمەڵگە چۆن بووە خۆی ئەو زەردەمە نەک ژن ینی پیاویش دواکەوتوو بە چکوێنە خوێنەواری باڵی چێشا بوو بەسەر کوردەواریە و لەبەرەوە پیرەمێرد دەبینین هەم ژمارەشی زۆر لە شیعرەکانی هەم ژمارەشی زۆر لە وتارەکانیشی تەرخان کردو بۆ ئافرەتان چکە پیرەمێرد پێی وابووە گەرە و نیوەی کۆمەڵە خوێندەوار نەبێ ڕۆشنبیر نەبێ کۆمەڵ ناتوانێ پێش بکەوێ خۆی لە بیتێکی شیعراڵێ تا سەویەی کچانمان بەرز نەبێ لە ئیدراکە نەتەوەی چاک پێ ناگە وەتەن تەرەقی ناکە لەبەرەوە پیرەمێرد پێی وابووە کە کچانە بێ هەموو خوێندەوار بن پاشتر ئافرەت یاخود ژنێکی خوێندەوار ئەتوانێ نەوەیەکی خوێندەوار و تێگەیشت و بەرهەم بێنێ لەبەرەوە پیرەمێرد پێی وابووە وەزیفەی ژن وەزیفەیەشی سووک وە بێنرخ نییە لە کۆمەڵا بەڵکو وەزیفەیەشی ئەتوانین بڵێن پیرەمێرد حسابی ئەرکێکی نیشیمانی بۆ کردووە لەبەرەوە پیرەمێرد بۆ خۆشی لە چەندین وتارە ئاماژەی بەوە داوەکە و کەسێکی فیمینیستە زۆر داکۆچی لە ئافرەتان کردووە ئەو سەردەمە بۆ نمونە پەچە باو بووە لەسەر لابردنی پەچە چەندین وتار لە ڕۆژنامەکەی بڵاو بووەتەوە هەم نووسەرانی ئەو زمانەوەم پیرەمێرد بۆ خۆی داکۆچی لەوە کردووە کە ئافرە دەبێ ئازاد بێ و ئەبێ دەرەتانی ئەوەی بۆ بڕەخسێکە بێتە پێشەوە خوێندەوار بێ تەنانەت دەرتانی ئیشکردنیشی هەبێ لە ناو کۆمەڵ بەڵێ سواز بۆ وەڵامەکەت مامۆستا پیرەمێرد خۆشی دەڵێت ئەگەر جنسی لەتیڤ لە دەرەجەی پیاواندا بناسوێن و بخوێنێن و کۆشش بکەن ئەوە لە پیاوان دواناکەوە ئێستاژە چینە لای شەعرەیەک ئەویش هاتن شەیدەکان کە بێگومانێکێکە لە شعرەکانی پیرەمێردی شاعیر
هاتن شەهیدەکان بەجلی سووری خوێنەوە دایکی وەتەن دە هەڵسە سڵاویان بسێنەوە شێقادرە لە پێشەوە سەر قافڵەیەوان چەند جوانە خوێن و ڕیشی سپی پیر و نەوجەوان سەیرێمانەکە کە هەمووی کوردی سەفشکەن ڕۆحیان فیدا کردووەیان وێت بژی وەتەن قوربانی تۆن بەڕیزە کە تۆ غەم لەبەر نەبی بۆ ئێمە مردن ئەگەر ئازادە سەر نەبی مەگری و مەناڵە با بە خەفەت دڵشکست نەبن نەختێ لەلا تەمێننەوە بۆ بەهەشت دەچن تخوا لە باتی ئێمە بە چاوێکی ڕوونەوە فەرمووکە خوا ئەزانێ لە بیرمان نەچوونەوە ئاخۆ لە فرسەتێکی ترا بەختیارە بین ئێمەش وەکو ئەوان لە دڵی میللەتە بژین من وام ئەوێ کە حەشرە کرێم خوێن بە بەرگەوە بە عاشقی میلیە و بە کزەی سۆزی جەرگەوە ئەوا گرەی لە دڵمەوە بەربێتە کفنەکەم تا دوشمنم نەکا بەز و خاڵ شەرتە پف نەکەم دەستان خۆش بێت بەدەر لەو هەموو گۆشانی کە لە ژیانی ئەم شاعیرە باسمان کرد مامۆستا ئەکرێت بە خێرایی ئاماژە بدەیت بە چەند گۆشەیەکی دیکە کە ئەکرێناوی بنین فرەکار بۆ ئەم پیاوە کە توانێتی فریای ئەم هەموو کارە بکرێت لە یەک کاتە ئەوانیش هەرێک لە بوارەکانی شانۆدا نووسیوێتی چیرۆ گوارگێڕان پەخشان شیوەن و لاواندنەوە چی هێزێک وای لەم پیرە بیرمەندە کردووە کە دەسەڵاتی بشکێتەوە بەسەر کۆی ئەم هەموو بوارانەیە پیرەمێرد زۆربەی لە زۆری وتارەکانی ئاماژەی بەوە داوە کە و کەسێکی ئاشتی خوازە و ئیمانی بەو هەیە کە ئەو تەنیا لە ڕێگەی ئاشتیەوە کورد دەتوانێت بەشی زۆری مافەکانی خۆی بەدی بێنێ پیرەمێرد بۆ خۆی وەکوتم زۆر باوەڕیشی زۆر پتەوی هەبووە بە مەسەلەی ژن و زۆر داکۆشی لێکردون و زۆر وتاری لەوە هەیە جگە لە کۆمەڵێک شعر زۆر باەخی بە مەسەلەی مناڵ داوە سەردەمێک لە سلێمانی کۆمەڵێک دروست بووە بۆ جەمعیەتی حیمایەی ئەتفال کە ئەمە کۆمەڵێک بووە کۆمەڵێک لە دەوڵەمەند و منەوەرەکانی سلێمانی دروستیان کردووە بۆ باربووکردنی ئەو مناڵانەی کە هەژارن یاخود بێدەرەتانن پیرەمێرد زۆر داکۆچی لەوانە کردووە ئیمانی بۆ هەبوو کە مناڵە بێ پەروەردەیەکی جوان بکرێ لە تەنانەت پێویستی بۆ هەیە ڕەوزەی بۆ دروستکرێ کە و ناوی ناوە بەهەشتولکە هەتی خانە هەبێ شوێن هەبێ بۆ بەخێوکردنی هەژار یا ئەوانەی کە بێدەرەتانن پیرەمێرد ئیمانی بۆ هەبووە کە و سەردەما کۆمپانیای تایبەت هەبێ بۆ دروستکردنی خانوو بۆ خەڵکانی هەژار کە ئەوە ڕەنگە بۆ زمانی خۆی زۆر گرنگ بووە وەختە ڕەنگە کەسەوەندە ئاوری لە خەڵکی هەژار و بێدەرەتان نەدابێتەوە پیرەمێرد و سەردەما ئیمانی بۆ هەبووە کە ئەبێ هەموو چین و توێژەکانی کوردەواری سندیکا و کۆمەڵی تایبەت بە خۆیان هەبێ ئەوانەی سنعەتکارن ئیمانی زۆر دڵخۆش بۆ بۆی کە نادی مۆزەفین واتە یانەی فەرمانبەران کراوەتەوە کەوتێتی لە هەندێک لەو تاریاڵێ فەرمانبەران دوای دەوام چی بکەن پێویستیان بە شوێنێکی ئێمانە کۆ بکەنەوە کۆ ببنەوەتیە پیرەمێرد زۆر حەوزی بەوە کردووە کە پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو خەڵکا دروست ببێ زۆر خۆشحاڵ بۆ بەو پەیوەندیە کە لە نێوان قوتابیانی شار و شارچوەکانی کوردستانە دروست بووە زۆر وتاری نووسیوە لەسەر سەردانی قوتابیانی سلێمانی بۆ کەرکووک یا بۆ خانەقین یاخود قوتابیانی ئەو شوێنانە کاتون بۆ سلێمانی زۆر تەشویقی کردوون وەمە پێی وا بووە بە تێگەیشتنی من پیرمێرد پێی وا بووە کە پرۆسەی بە نەتەوەبوونی کورد پرۆسەیشی ناتەواوە تەنیا ئێمە لە ڕێگای تێکەڵی و دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان ناوچە جیاجەکانی کوردستانە ئەتوانین کوردەواری وا لێ بکەین کە کوردەواریەکی هاودڵ و هاوجیان بێ ئەمەساوا بزانم یەکەم کەسیژە و هەوڵی زمانی ئەدەبیە گرتووە لە تورکیا بەڵێ خۆی یەکێک لە ڕێکی زەینەکان بوو خۆی یەکێک لە بەراقە گەورەکانی ڕۆشنبیرانی ئەو قۆناغا ساڵانی 2030 تەنانەت نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو مەسەلەی زمان بووە چکە بیرمان نەچێ و سەردەمە زمانی کوردی کەمترین دەقی پێنووسراوەتەوە ئێمە و سەردەمە دەستورێکی زمانی کوردی نەبووە لەبەرەوە زۆر زار دوژمنەکانی ئێمە وتویان ئەم زمانی ئەوە نیە بێ بە زمانێکی ڕسمی یا بێ بە زمانی خوێندن لەبەرەوە زۆر ڕۆشنبیرانی و سەردەمە تەنگەتا بوون بۆیە زۆر بایەخیان بە زمان داوە تەنانەت لە سلێمانیە لە
ساڵی 1924 بە دواوە کۆمەڵی بژاری زمانی کوردی هەبوو بۆ بژارکردنی زمانی کوردی لە وشەکانی بێگانە لەبەرەوە بایەخدان بە زمان لای زۆربەی ڕۆشنبیران بۆ نووسەرانی و سەردەمە ئەتوانین بڵێن نەریتێکیان بوو یەکێک لەوانش پیرەمێرد بووە و پێم وایە هەموو ڕۆژنامەنووسێکی ئێستا بەڕاستی پێویستە بگەڕێتەوە بۆ نووسینەکانی پیرەمێرد لە ڕۆژنامەی ژیان و زیینە بۆی بەڕاستی فێری کوردی نووسین ببین کە ئەو سەردەمە کوردیەکی زۆر بێگرۆگۆڵ و ڕەوان نووسراوە مامۆستا تامان پیرەمێرد دەریایەکە لەوە چێمە ناتوانین ئەم شەو هەموو شتەکانی هەڵێنزین بە تایبەتی زۆریش قسەمان لەسەر کرد بەڵام یەک بەژماوە لە ژیانە لە ڕۆژنامەی ژین و ژیانەوە بە هەمووی 6,000 پەندی نووسیوە ئەنی هەموو ئەم شتانەی کردووە بە پەندی ژەروسێتی خەڵک تێگەێنێ ئەمە دوا بڕگەی مناقەشەکەمان ئەم شۆ من پەندێکی خوێنمەوە بە سەریعی دەردەشێکم زانین لەو کاتەوە بۆ ئێستا پیرەمێر عینی مەعاناتی وتووە بە هەموو بایەک ئەلەرەینەوە بە هەر فیکەیەک ئەگەڕێینەوە ئەم حاڵە هەموو لە ناچاریە ماڵە و ماڵ گەڕان لە بێکاریە ئەوی ئیشێکی بۆ خۆی پێکانی نایپەرشێتە سەر وانەی دیوانی ئێستا دوکاندار فرۆختی نییە لە دووی چاوەشی ئیشغال شەقیە سابا ئیدارەی ماڵی دەستکەوێ بزانە توخنی سزا ئەکەوێ خۆزگە دەستورێک ئەخرایە ناو پیاو بۆ ئیش ئەبوو نەوەک ئیش بۆ پیاو ئەوە لە ئەکیل لە سیەکانە نووسیەتی لە چەند وتاری تریشە پیرەمێرد ئاماژەی پێداوە تەنانەت دروشمێکی هەبوو بۆ کاربەدەستانی کورد لە بەغا کاڵێ ئیش بۆ پیا و نەک پیا بۆ ئیش و ئەمە ئەم دەردە دیارە دەردی هەرم ڕۆی کوردەواری نییە ڕگڕوشێکی کۆنی هەیە ئەو سەردەماش بەشێکی زۆری خەڵکە کاسبی یاخود پیشەی سنعەتی لە ناو بازاڕە هەبووە چاویان لە وەزیفەی حکوومەتی بووە لە کاتێکە لە وەزیفەی حکوومەتی دەستکەوتەکەیان زۆر کەمتر بووە و پیرەمێرد زۆر جار ئامۆژگاری کاربەدەستەکانی بەغای کردووە کوردەکان بە تایبەتی نامەی کراوەی هەبوو بۆ نمونە بۆ میزەچی کاڵێت کاتان لە یەکەم دەست بنێن بەڕووی ئەو کەسانەوە کە فرسەتیەوە قۆزنەوە کە ئێوە کاربەدەستی کوردن لە بەغا داواتان لێکەن وەزیفەیان بنێ لە کاتکە ئەمانە پێویست نین بۆ وەزیفە ئەمانە کاسبی و ژیانیان هەیە لە ناو بازاڕە یاخود سنعەتیان هەیە ئیشیان هەیە تکایە ئیشیان مەدەنێ ئەوانە بن بەبار بەسەر حکوومەتەوە چونکە حکوومەت پێویستی بە وەزیفەی ئەوان نییە ئەمە دۆزینەوەی وەزیفەیەکە یاخود ئیشێکە بۆ کەسێکە بەڕاستی پێویست نییە لە کاتێکا تۆ ئیشی زەروری پێویستی بە خەڵک هەیە ئەم دەردە بەڕاستیە تا ئێساش ئێمە بینین لە کوردەواریە هەیە کە بەڕاستی دەردێکی زۆر کوشندێ و هەمووشمان یعنی وای لێ هاتووە کە خەڵک پێی وایە گەر ژیانی یاخود وەزیفەی حکوومەتی نەبێت تر هیچ دەرەتانێکی تری نییە و بەداخەوە زەمینەش ڕەخساوە بۆ ئەم نەریتە دیارە زۆر کۆنە وەکو پیرەمێرد ئاماژەی پێداوە لێرەدا و ڕاستیەمان بۆ ڕوونە بێتەوە کە چەندە ئەم پیاوە بلیمت بۆ لە ماوەی 8 ساڵی بوونیدا لە بەخشیندا بۆ میلەتەکەین بەڵێ ئازیزانم ئێستاش با یەکێک لە شعرەکانی دیکەی پیرەمێرد لەگەڵتانە بین. ڕۆژی تازەی ساڵی تازەی ئێمە هات ڕۆژهەڵات ڕۆژی هەڵات سەرما هەڵات بای بەهار هات خاکی زیندوو کردەوە بۆیە نێرگێز چاوی مەسکی کردەوە نەوجەوانی هاتوو پیری بردەوە تیشکی ڕۆژ دەرکەوت تەمی لا بردەوە هەردە سەوز و مۆر وێنەی بەرگی بۆ شایی دەنوێنێ چراخانی گرت شەونمی ناولا لە بادەی بولبولە بەومەیە سەرخۆشەوە شەیدای گوڵا چونکە خۆش ئاوازە هەم ئاواتە خواز زۆر بە سۆزە ناڵەکەی وەک سۆز و ساز هاتە جونبوش ئاو و سۆزە و باو درەخت دەوریکانی بوو بە گوڵزاری بەهەشت ئەو بەهەشتە خۆشە جێی بەسمی چەمە دەم بەدەم جێی یەکدیگیری هەمدەمە ئەو باشتە خۆشە جێی بەزمی جەمە دەم بەدەم جێی یەکگیری هەمدەمە بورجی بەرخە ڕۆژ سەرفرازیەکە بەرخی ئێمەش بۆیەوە بازیەکە. بەڵێ عزیزانم
خۆشەویستی پیرەمێرنەوە لە دوایینەوە لە دڵدا زیاتر دەبێت پێشەوەی کۆتایی بەم بەرنامەیە بێنین دەستخۆشی و سوپاسی تایبەتمان بۆ بەڕێز مامۆستا سەدیق ساڵح ئەندامی ئەنجومەنی بنکەژین و بۆ مۆزیکژان تەنگۆ ئازاد بە ئامێری کەمانچەکەم شەو لەگەڵماندا بووم لەگەڵەوەش بۆ هاوکاری بەڕێزم هونەرمەند ڕزگار ئەمین بۆ ئێوەی ئامادەبووش کە ئەم شەو لەگەڵ ئێمەدا بوون سوپاسی هاتنتانەکەم شەوێکی باش بۆ ئێوەش.